بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمانی ئەمانەتی پێبەخشین ئەم جارەش هاتمەوە خزمەتی ئێوەی خۆشەویست لە بەرنامەی نووسین و یادەوەری خۆشەویستان لە گەرمەی قسەکردنین لەسەر ناوڕۆکی کتێبی سۆزی نەتەوایەتی ئەندازەیەک لە دەوروبەری و کتێبەکە گەڕاین باسی سەردەمی نووسین و واروها سەردەمی چاپکردنی و ئەو کاتێک کە مامۆستا عەلی باپیر کە ساڵی 1984 کتێبەی تیانووسیوە ئەم جاران نەچینە ناوڕۆکی کتێبەکە ناوڕۆکی کتێبەکە ناوڕۆکێکی حیواریە واتە دیالۆگە لە ناو دیالۆگەکانە زۆر جار کە دیالۆگێکە خوێنیتەوە یعنی ئەوە نەبێت کە مامۆستا ئەم کتێبەی نووسیوە دیالۆگەکان بە شێوەیەک عەرزکە یاخود با بڵێن بە شێوەیەک بینووسێتەوە کە سەراپای لە بەرژەوەندی خۆی بنووسێتەوە یا سیاقە کاتەوە کەمە دوورە لە نەریتی نووسینی مامۆستا عەلی باپیر زۆر جار کە و کەسەی بەرامبەر مامۆستا عەلی باپیر قساکە پرسیارێکە جوڵێنێ بەدەست خۆنێ لەو کاتەیە تەسەورەکەی کە ڕەنگە مامۆستا وەڵامێکی زۆر ینی دەقاودەق یاخود با بڵێن وەکو پێویستی نایەتەوە بەبەسمان ئەوەیە کە حتا ینی ئەو پرسیارکەرەکە یاخود با بڵێن و کەسی کە لە بەرامبەر مامۆستا وەستاوەتەوە و ڕەخنە لە ئیسلام ئەگرێ ڕەخنەکانیەوە نەبێت سەرپێیی بن سەرچاڵ بن بەڵکو ڕەخنە لە ئاگاییەوە ڕەخناگرێ واروها ڕەنگە ئەندازەیەکی زۆریش با بڵێن ئاگای لانی کەم لەوە بێت کە پێگوترێ مێژووی ئیسلامی بۆیە ینی لە ساتەوەختی دایالۆگەکانە ناچاری لە جۆ لە هەردووچان بگری یەکی چەند جاری وا هەیە پرسیارەکەت پێم وهیمە کە لە بەرامبەر مامۆستا قوتە بێتەوە پرسیارکەرەکە پرسیارەکە یاخۆ شتێکە جوڵێنێ دوایش زۆر بە حەماسەوە چاوەڕێوەکەی بزانی خودی مامۆستا عەلی باپیر لە کتێبی سۆزی نەتەوایەتی و بیری ناسیۆنالیزما چۆن وەڵامایەتەوە دەچینە ناوڕۆکی کتێبەکە قسە لەسەر حیوارەکانەکەین تەمەناوەکەن کە سوودێکی باش بێ ئەوە بگەێنین مامۆستا جارێشکە زۆر سوپاس خۆشحاڵم کە زۆر سپاس بۆ جەنابیشتان کاک پەیوەند بەخێر بێن زۆر سپاس چاو مامۆستا ئەگەر بە پرسیارێکی زۆر شەخسی دەست پێ بکەم تۆ لە کتێبی پوختەیەک دەربارەی ئیسلام وەکو یادەوەری وتت من ئەم کتێبەم لە ماڵی باوکم نووسیوە گەنج بووم خاوەنی ماڵی خۆم نەبووم سەراپای کتێبەکەشم لەسەر پنەکەی دایکم نووسیوە ینی ئەمە یادەوەرێکی زۆر خۆش بوو و کاریگەریشکی دروست کرد ڕاستەکەی دەمەوێت سەبارەت بە سۆزی نەتەوایەتی کە لە ساڵی 1984 نووسیوتە و تۆ لە گوندی سەرسیانیت لە بەری مەرگەیت تەسەورەکەم کە خاوەنی ماڵی خۆشتی یعنی ئەو کاتە تۆ گەنجێکی چوویتە ماڵی خۆتەوە واتە ماڵ و حاڵی خۆت هەیە دەمەوێ وەکو وەفایەک پرسیار لەسەر خات و ڕوخسار بکەم کە خێزانی یەکەمی تۆیە و خێزانی ڕەحمەتیتە با بزانم ئەو چەندێ پشکی هەیە و چەندێکیش هەڵگری یادەوەریە لە کتێبی سۆزی نەتەوایەتیە بەڵێ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء أو كاتك من أو كتابا من سوى تازم عالم بيك ونابو ديار من هاوسري الرحمتيم الرخصار إبراهيم ماماغا هزار رحمتي لي بي وخوالي خوش بي كمن هر بيام دقو خاتون ملاجن وكو ڕێز و حرمەت و خۆشەویستی لە مانجیەکی ساڵی 1984دا گواستمەوە دیارە پێشتر لە کۆتایی 83دا مارەم کردبوو بەڵام لە مانجیەکی ساڵی سەرەتای مانجیەکی ساڵی 1984 گواستمەوە پێم هەر مانجێک لە ڕانیە بووی لە ماڵی بابم دوایی ماڵمان گواستەوە بۆ سەرسیان لەبەر دوو هۆکار هەم لەوێ لە نێوڕانی وردە زیاتر جێم پێ لێژ دەبوو خۆ دیارە سەرسیانیشە لە بەردەستی ڕژێمدا بوو بەڵام تۆزێک لاچەپتر بوو یەک دوو هۆکاری دووەم هاوسەریشم هەزار ڕەحمەتی لێبێ پەرستار بوو لە مستەوسەفەکەی ئەوێ لە ڕانیە بوو دوایی خۆی نەقڵ کرد بۆ ئەوێ ساڵێک لەوێ لە دەوامدا مایەوە وەکو بێتەوە یادم دوای وازی هێنا و لەوێش باسی وەفات کرد ماڵی مامۆستا سی عەبدوڕەحمانی
سەرسیان کە هەمە هەرووامان پێدەگو ئەگەرنا مامۆستا سی عەبدوڕەحمان لە شێخانی لۆتەرە وێستەش ماڵیان لە حاجیاوایە ناگونجێ من باسی سەرسیان بکەم و باسی ماڵی مامۆستا سی عەبدوڕەحمان نەکەم کە مامۆستای گوند بوو و بەڕاستی ئێمە زیاتر بە خۆشی ماڵی ئەوانەوە من چوومە سەرسیان جا من لە چەند مەڵەوەی لە خەرمانی تەمەنمدا بە تەفسیل باسی ئەو شتانە بکردووە و گوتومە کاڵەی غەریبەتیمان لە ماڵی واندا کرایەوە ئەوە تعبیرێکی کوردیە کاتی خۆی کەسێک لە غەریب بوو بێ و لە سەفەر بوو بێ کە چۆتە ماڵی خانەخوێ ئەمجا کاڵەکانی کردوێتەوە جۆرە پێڵاوێک ئەمجا پێڵاوەکانی کردوێتەوە و دایناون و ئەمەش کاڵی غەریبەتیمان لە ماڵی واندا کرابەوە بەنسبەت هاوسەری ڕەحمەتیمەوە من لە سێ شوێندا باسم کردووە کۆمەڵێک لە یاد و بیرەوەریەکان لە کتێبێکم هەیە ئافرەت و خێزان لە سایە شەریعەتدا بەشی نۆیەمی خاتون مەلاژن ئافرەتێکی ناوازە و هاوسەرێکی هەڵکەوتوو بەشی نوێم هەم بۆ ئەوە تەرخان کردووە دوایی بە شێوەی نامیلکەش چاپمان کردووە هەروەها لە کتێبی چەند مەڵەوەیەک لە خەرمانی تەمەنم بیرەوەریەکانم لە 61 تا 91 لەوێشدا لە کۆمەڵی وێزگەدا هەر باسم کردوێتەوە بەڕاستی من ئەو هاوسەرم خوا پلەی بەرزکا و لێی خۆش بێ و جێگەی بەهەشتە ئینشاءالله خۆم زۆر بە قەرزاری دەزانم دیارە ئێمە 12 ساڵێک تەمەنمان پێکەوە بەڕێکرد لە 84 تاکو و 96 بەڵام ئەو ڕۆژانە ئەو ساڵانی زۆر سەختی تەمەنی من بوون هەوراز و نشێوی زۆرمان بینی بۆ وێنە لە ڕانیەوە کۆچمان کرد بۆ سەرسیان لە سەرسیانەوە بۆ گەڵووی ماخۆ بزنان پاشان لە گەڵووی ماخۆ بزنان ڕژێمیستی بمگرێ کەوتینە حاڵەتی خۆ حەشاردان سێ مانگ منیش و خێزانیشم هەر کەسە لە شوێنێک من لە ڕانیە لە ماڵی مامۆستایەک و ئەویش لە ماڵی بابی مامۆستا حەسەن بابەکر مام حاجی خدر پێشتی باسم کرد و تا محەممەدی کوڕیشمان هەر لە ماڵی بابی مامۆستا حەسەن لە بۆسچێن لەدایک بووە لە حاڵەتێکەوە خۆمان حەشاردا بوو دوای لە قۆناقی خۆ حەشاردان چووینە دەرێ ئەمجا چوین بۆ نەغەدە سەرەتا دوایی هاتینەوە بۆ قەڵاتووکان نزیکەی ساڵێک شتێک کەمتر لەوێ بووین ئەوجا دوای ماڵەکانمان گواستەوە بۆ دامێن قەندیل شای قەندیل ماوەیەک لە ماڵی خاڵی بوو حاجی جەوەرەغا خوا لێی خۆش بێ لە نازاوە دووسێ مانجێک لەوێ بوو من هەر خەریکی پێشمەرگایەتی و سەرقاڵ بووم بە پێشمەرگە و تەرتیباتی جێگە و ڕێگە و ئەوانە دوایی ئەمجا گواستمانەوە بۆ نەغەدە دوایی لە نەغەدەوە ئەمجا جارێکی کە گواستمانەوە بۆ سەردەشت ئەوە هەر لە سەردەمی هاوسەری ڕەحمەتیمدا پاشان لە سەردەشتەوە هاتین بۆ خدراوەمان ئاوەدان کردەوە جارێککە لە خدراوە ماوەیەک 2 ساڵێک لێبن ئەوجا گواستمانەوە بۆ وردوگای دێڵزە دەوری سێمانجێک لێ بووین ئەمجا هاتینەوە بۆ گوندی سەر ئەشکەوتان دەدوارە ئەوجا لە کۆتایینەوە تووسێ لەوێش لێمان قەومە چەند مانجێک من تاوان کە ئەو کاتە هەردوو هاوسەرم ینی ڕوخسار خان و شوکری خانشم دیارە لەوێ هاوسە گیریم کردبوو لە ساڵی 93دا هەردووچیان ئەمجا هەر کەسە لە شوێنی خۆیان حەشاردا بوو ئیدی بەو شێوەیە لەگەڵ ئەو خێزانی ڕەحمەتیم کە باسی ئەوت لێ پرسییم ئەوراز و نشێ و بار و سوار و خۆپەنادان و ماڵێ تێکچوون و دووبارە ماڵ پێکەوەنانەوە و یعنی ئەمە چەند منداڵمان بوون هەر منداڵی لە شوێنێک لەدایک بووە مامۆستا قسەیەک بەڵام ئەو ئافرەتە بەڕاستی وەکو لە سەر چاوانەدا کە باسم کرد ئاماژەم پێدا زۆر بە سەبر و تەحەمل و پشو درێژ بوو لەگەڵمەوە هاوکار و دەستبارگرێکی باش بوو حەقیقەت لە قۆناغی دواتری تەمەنمدا شوفێخانیش بە هەمان شێوە خوا پاداشتی داتەوە بەڵام ئێستا کە باسی بڵێن مەمەسمان مامۆستا زیاتر مێژوو کتێبەکە بوو بۆیە بەڵێ قسەیەک هەیە مامۆستا بمبورە بۆی تۆ دوایی درێژە بە وەڵامەکە بدەیت ئەڵێن لە پشتی هەر پیاوێکی مەزنەوە دەشێ مەسەلەن ئافرەتێکی مەزنی شەبێ وەڵاهی زەمان لەسەرەوەیە چەندێک
ڕوخسارخان چنێک بەشدارە لە کەس وڵی بەشدارە خۆی هەر هاوسەر بەشدار دەبێت بە تاکیل لە ژیانی پیاودا جا چ بە چاکە چ بە خراپە چونکە ئافرەت دەگونجێ پاڵپشتێکی زۆر باشی پیاو بێ و دەشگونجێ بەڕاستی پەرچ و لەمپەرێکی خراپ بێ لە بەردەمیدا هەروەکو پیاویش بۆ ئافرەت هەروایە بەڵام زیاتر باسی پاڵپشتێتی و هاوکاری ئافرەت دەکرێت بۆ پیاو ئەگەرنا من پێم وایە ژن و مێرد پێکەوە دەتوانن هاوکاری زۆر چاکی یەکدی بن بۆ کاری خێر و دەشتوانن کە ڕێگر و پەرچێکی خراپ بن بۆ یەکدی بەڵێ ڕوخسارخان خوا پلەی بەرز کاتەوە خوا لێی خۆش بێ خوا پاداشتی داتەوە بە باشترین شێوە شوێندەستی زۆرە بە ژیان و گۆزەرانی منەوە و من تەوان کە دواتریش وەکو گوتم شوکرێخانیشم بوو بە هاوسەر خۆ گەر هاوسەر ڕێگر نەبێ هاوکار نەبێ من ئەو هەموو کتێبانە یا ئەو کاری سیاسی یا سەردان و چالاکی کۆمەڵایەتی یا بۆت ناکرێ بەڵام بەڕاستی من ئەو هاوسەرانە هاوکاری زۆریان کردوم لەوەدا کە کاروبار و مشور خواردنی کاروباری ماڵیان لە کۆڵ کردومەوە ئەو کاتە تۆ مەجال و دەرفەتێکی زۆرت بۆ دەمێنێتەوە کە تۆ دەست بەتاڵبی بۆ کاری فیکری بۆ کاری سیاسی کاری کۆمەڵایەتی کاری پێشمەرگایەتی ئەگەرنا هەرچووە ماڵە و پرتۆ بۆڵت لەسەر بکرێت ئەوەمان نیێ ئەوەم بۆ بێنەوە ئەوە بۆ ئەو واچوو بۆ خۆ هیچ مشورێک نەخوا ئەو کاتە تو هەردەت پەڕژێتە سەرەوەی بە ماڵێ ڕابگەی مامەستا لە نزیکی سەرەتای کتێبەکەیە ئەنووسیت واتە گلەیەکەکەی لە ئەو جیلە ئیسلامی پێش خۆتان یعنی ئەو جیلەی پێش ئێوە کە مشورخۆرێکی باش نەبوون ینی مشورێکی باشیان لە ئیسلام و لە ڕۆڵی مسلمانان و هەروەها لە ڕۆڵی ئیسلام لە ناوگەلەکانە بە باشی نەخواردووە بەڵام لەوێ شتێکی ژەڵێ ئەڵێ من نامەوێت سەربوسشتەی خۆم کۆچکردنم بۆ لە بەشە کوردستانی عێراقەوە بۆ بۆشە کوردستانی ئێران و هەروەها ئەو چەرمە سەیرانێک کە بەسەرم هاتووە ئەنجا لەوێ بۆ تاران نامەوێت ئەم سەرگوزەشتەیە بکەم بە منەتێک یابی جۆڕمەوە بەڵام ئەگەر لێرە نووسین و یادەوەری ئەگەر بڵێن ئەو سەرگوزەشتەیە چییە مامۆستا دەکرێت بەڵە دەکرێت ئاماژەیەکی پێ بکەم کاک پێوێن بەڵام بەرلەوە بە تۆزە ئەوە ڕوون بکەمەوە کە بۆچی گلەیم کردووە لە ژیری پێش خۆمان ئێمە کاتێک کە چاومان هەڵێنا فاممان کردەوە تەماشا دەکەین لە ژێر هەموو بەیداغێکدا بەرگری دەکرێت لە مەزڵومیەتی کورد جگە مەیداغی ئیسلام من بۆ خۆم پێم شتێکی زۆر ناگونجاو و ناسروشتی بوو میلەتێکی مسلمان ستەمێکی بێڕەزای نیشتیمانی و نەتەوەی لێ بکرێت بچەوسێندرێتەوە بەڵام کەس نەبێت لە مەیداندا لە ژێر بەیداغی ئیسلامدا بەرگری لەو میلەتە مەزڵومە بکە پێم شتێکی زۆر نامەنتیقی و بێجێ بوو بۆیە من ئەو گلەیەم لەوێدا کردووە کە ئەگەر مشورخۆرانی ئیسلام جا بە مامۆستاوە بە شێخەوە بە نووسەرەوە بە ئیسلامی دیکەوە بە هەموو جۆرەکانەوە ئەوانەی کە هۆشیاری ئیسلامیان هەبوو ئەوانەی کە کەم و زۆر لە ئیسلام تێگەیشتون ئەگەر پێش ئێمە مشورێکیان خواربا چەتر و سای و سێبەرێکیان دروست کردبا ئەو کاتەوە باسی ئەوم کردووە یعنی بیرم دەکردەوە من بچم بۆ چیا بەڵام بچم بۆ کوێ هەر حیزب بوو بە ناوی غەیری ئیسلامەوە و هەر حیزب بۆ دەبیستین کە مارکسیزم لینینیزم یا لیبرالیزم یا ماویزم ئەو شتانەی تەبەنی کردووە ئێ باشە سای و سێبەرێکم شک نەدەبر کە لێ بۆشێتەوە بچینە ژێری پەنای پێبەرین یعنی سای و سێبەرێکی ئیسلامی نەبوو جا ئەوە لێرەوە و گلەیە هەڵقوڵاوە کە فیعلەن کەم تەرخەمیش هەبوو ئەگەر نا من زۆر جار گوتومە یەکەمین فیشەک کە دەتەقێنرا دەبوو بە ناوی ئیسلامەوە تەقێنرا بە بیسمیلاوە لە دژی ڕژێمێکی داگیر کرد هەڵبەتە چ لە بەشە کوردستانی عێراق و لە هەم بەشە کوردستانەکانی دیکە ئەلبەتە ئەگەر بچینەوە مێژووی قوڵتر دوورتر دەبینین کە ئەوانەی کە قیادە و ڕیادەی خەباتی ڕزگاری خوازیان کردووە هەمویان دەرچووی حوجرەکان و قوتابخانەکان و تەکێوخانەقایەکان بوون زۆر جاریکە باسمان کردو ئەوە شیع عوبودیلای نەهری کە سەر بە تەریقەی نەقشبەندی بۆ دوای شیع عەبدولقادری شەمزینانی کوڕی پاشان دوای ئەوە شێخ سەعیدی پیران
دوایی قازی محەممەد، دوایی شێخ مححمودی حەفید، اسماعیل خانیش کاکە بڵێ بەناوی مەلاو شێخەوە نەبە بەڵام سەرۆک عەشیرەتێکی دیندار بووە، هەروەها ئەوانی ئەولاتور و یەزدان شێر و چێوی شێو هەموو ئەوانە مەلا خەلیلی گۆڕەمەری میراوێشان پێگوتووە، یعنی هەموو ئەوانە کە بەیداغ بەدەستی خەباتی ڕزگاری خوازی بوون هەمویان یا مەلا بوون یا شێخ بوون یاخود خەڵکی دیندار و ئەوە بوون، ئەوە جیلی پێشتر. بەڵاو جیلەی کە ئێمە تێدا چاومان تێدا هەڵێنا تەماشامان کرد کەس لە گۆڕێ نییە، یەکێتی زانایان هەبوو بەڵام سەر بە ئەو کاتە پارتی هەبوو، بڵێ سەر بە پارتی بوو، هەتا ئەو مامۆسانش کە دواتر هاتن و هاتنە نێو بزوتنەوەی ئیسلامی و قیادە و ڕیادەی بزوتنەوەی ئیسلامی داینجێڕاو کە کاتی خۆی سەر لە یەکێتی زانایاندا بوون کە سەر بوو بە حیزبێک بۆ کە بەیداغی ئیسلامی لەسەر سەری خۆی هەڵنەداوە بۆ بەرگریکردن لە میلەتە مەزڵومەکە. جا ئەوە ئەو گلەیە لێوێ ڕاهاتووە. ئەمما ئەوەی کە سەرگوزشتەکە کاکە پەیوەند من لە ینی بە ناچاری دەبێ ئاماژەی پێ بدەم، من لە چەند مەڵەوەک لە خەرمانی تەمەنم لەوێدا بەڕاستی وردەکاریەکان هەم باس کردووە و من ئێستا ناگونجێ هەمووی باسکەمەوە، بەڵام هەر ئەوەندە دەڵێم کە من دوای ئەوەی لە زانکۆ لە قۆناغی دووەمی زانکۆ کە هەواڵیان پێدام کە ڕژێم ئەمری گرتنی تۆی دەرکردووە، هاتمەوە بۆ ڕانیە موختاری ڕانی هەواڵی پێدام فلان کەس گوتم بەڵێ کە موختاری ڕانی خەزوری کاک حاجی تای حاج زاهیر مام ساڵح هەزار ڕەحمەتی لێبێ بابی کاک شوان و ئەوان گوتی فلان کەس دایرەی ئەمن لە منیان پرسیۆ ماڵی ئەوە لەکوێیە پێما بێ نیازیان خراپە. یەکسەر زانیم دیارە لەوێ ڕا یەکسەر هەواڵەکە هاتووە بۆوێ ئیدیەوە بە من چەند ڕۆژی خۆم پەنادا تا دەرفەتێکم دی هەڵکەوت کە بڕۆم بە تاقی تەنێ ئێساش لە یادمە وەکو لە حکایەتی کوردەواری داهاتوو دەڵێ پشتی لە ئاوەدانیان کرد بەری لە سۆڵیان کرد. ئەمە تەمان لە هەتا قەرەتە پۆمە مندا و دێلیژە شارەزا بووم چکە بە بەری مەرگەدا سەفەرم کرد لەوە لە ساڵی هەشتاویەک دەبێن بکەوت بێتە مانجی نۆی هەشتاویەک و ئەوانە چکە کاتی وەرزی خوێندن کە دەست پێ دەکاتەوە لە زێی سەرسیان پەڕیمەوە و لە دەربەند ئەمجا وەکو گوتم تا قەرەتە پۆمە مندا و دێلیژە شارەزا بووم چکە کاتی خۆی بە منداڵی تەماتەم لەوێ فرۆش بوون. لەو کتێبەکە ئاماژم پێدا باسم کردووە پۆلی 4 و 5 سەرەتایی بارە تەماتەم بە گوێ درێژێک دەبردمەوە بە گەرم و ژۆم دەدا و دەمهێنایەوە. ئیدی لێ بۆ لام شارەزانە بووم، هەر بە پرسیار چووم تا لای بەرگەڵ و قزلەر و شەو مامۆ لەو دیانە لە هەڵەدن شەو لە هەڵەدن مامۆ دوایی بە وڵاخلوودا تێپەڕیم شەوێک یا دوو شەو لە وڵاخلو مامەوە جا تەمان لەوێ خەری بوو بگیرێم هەڕەشیان لێ کرم و مامۆستا شێخ جەلالی گاپیۆڵم بە ڕەحمەت بیاخوا کە پێشتر منی بینی بوو دیارە من تازە دەگەیشتمێ بەڵام منی بینی بوو کە قسە وشتم کرد بوو بیناوی بیست بوو وتی کاکە من دەیناسم و دیار بە منی بینی بوو ئەوانە ئەگەنا من ئاشنایەتیم لەگەڵ نەبوو ئیدی چا بۆ ئەو بەرگری لێکردم و لە یادداشتەکانم دەباسم کرد و دوایی بە چۆمی هەرزنێدا پەڕیمەوە ئەمجا لەوێ لە ئەشکان شەوێک مامەوە و دوای دووبارە ئەوجا بەسەری زەرچیدا ئەو دیوی لای سەردەشت بووم و ئەمجا لە سەردەشتیش دووبارە لەوێش چوومە پازگا وەکو بڵێ چوون کە کاکە تو دەتەوێت چی بکەی کاکە من دەمێ بچم بۆ تاران بخوێنم کوڕەکە لە ڕژێم قاچاق بوو دەوێت لە تاران بخوێنێ کۆماری ئیسلامی پەیدا بووە لەوێش گرتیانم جا تەمانەوە ناکرێم و تەفاسیلی باسکەم لەوێش گیرام دووبارە ئەمجا دوایی ڕۆژێک دەرباز بووین لە پازگاکە بە بیان و شتکڕینەوە چوین ئەمجا چوومە کوردستانەکەی جا ئەوەی کە باسم کردووە سۆزینەتەوایەتی لەو کاتەدا بوو لەو سەر و حەدەدا هەگوتمە شەوێک چوومە ڕێم کەوتە شارۆچکەی ڕەبەت ئەوە لەو حاڵەتەدا بوو ئەو توێژانە دروست بوون بەهتا ئەوەی بێنین زۆر باشە ئەمما وردەکاری زۆری هەیە وەکتم لەو کتێبەدا باس هەر بۆی کە گرەی دێنەوە بە شارۆچکەی ڕەبەت باش سەرەتای کتێبەکە وێم هێنا باشە منش لێوە پرسیارەکەم بەڵێ سەرەتای دایلۆجی ئەم کتێبە کە ئەندازەیەکیش جیاواز لە کتێبی پوختێک دەربارەی ئیسلام و دەبرێک ڕاچوونی ئیسلام و ڕێچکان
لە دەبەرەگڕاچوونی ئیسلام و ڕێچکانە مامۆستا بەرامبەرەکانت هەموو جارە پرسیارە جوڵێنن بەس تۆ ئەو شەوەی کە دانیشی لەو ماڵە لە ماڵی خانە خوێەکەت کۆمەڵک کادری بڵێن بارز و دیاری یەکێ لەو هێزە سیاسیانە کە حزبی دیموکرات بوون بەڵێ حزبی دیموکراتی کوردستان کە بیری چەپی و مارکسیان هەیە دایلۆگەکەن لەسەر مەسەلەی کورد و سۆزی نەتەوایەتی و ئازادی و ئەلو بابەتانە تۆش پرسیارەکە ئێڵەی باشە ئێوە بۆ مەسەلەی ئیسلام و ئەو بابەتانە نانە ناو گفت و گانتانەوە لەم کاتە هەستیارەیە لەم کاتەیە کە زۆر گونجاوە بۆچی ئیسلام ناهێننی و حیسابانەوە بەڵێ ناهێنە ناو حیسابانەوە بەڵێ بەبەستمانەوە بوو ئەم دەست پێشخەریەی جەنابەت بەمانای چیە من بووتم لە کتێبەکانی تر هەمیشە بەرامبەرەکانت پرسیاریان کردو بەزەم جاران تۆ تەداخولەکەی تۆ سەرەتای گفتوگۆ گۆڕی هەتا بە جۆرە لە جۆرەکان مەساری گفتوگۆی ئامادەبوانی ژەگۆڕێ بەهۆی ئەو پرسیارەی تۆ کاکە پەیوەندەوە دیارە ئەو وتوێژەم کە بووە و دوایی بۆتە هەوێنی کتێبی سۆزی نەتەوایەتی هەر ئەو توێژە بە تەنیان نەبووە دیارە و توێژی کەش بوون لە پێش ئەودا ئەو کاتە بەداخەوە دەڵێم کە مسڵمانان بەگشتی ئەوەی کە من تەمان دێتەوە یادم یا ئەو شوێنەی کە من بینیومە ئەگەر ناڕەنگە لە شوێنی دیکە و لە خەڵکی دیکە بوو بێ من پێیان ئاشنا نەبووم بەڵام بەتایبەت لە بەشە کوردستانی ڕۆژهەڵات زۆر نەشارەزا و ناهۆشیار بوون ڕەوتی دژی ئیسلامیش جاو کاتە بە حسابە تۆ کوردایەتی دەکەی باشە کوردایەتی دەکەی قەیناکە بەڵام بۆ دژایەتی ئیسلام دەکەی من لە توێژێکی کە ئێستا شەردەستنووسە بە ناوی دادگەری کۆمەڵایەتی لای بناویلەی حاجیمی ناویش لە پشتی ڕەبەتەوەیە کە من ڕاوەستاوم و لە کاتێکی دیکەدا بڵێ هەر لە هەمان ئەو سەرحەدە بەڵام لە کاتێکی دیکە لە کۆمەڵێک کادیری کۆمەڵە لەوێ دەبن تەمە لەوێ بەسەراتەکەم لەوێدا باس کردووە لێم پرسین ئێوەی شێکتان ئێمە کۆمەڵەیەن کوتم بەڵێ کوتم جا بەرنامەی کۆمەڵەس چییە ئەوی خەریب ئیشێکیان خەریب بۆم باسی مارکسیزم لێنینیزم کاو ئەوە ئێکتم باشە ئیشتان چییە کوردایەتی دەکەن پێشمەرگەن یەکیان کاکە با من بۆت کورد کەمە کوتم بەڵێ کوتی ئێمە دشی خوین دژی ئیسلام و دژی خوین بەراوەتی بەڵێ زایدی لێوێ ڕامە تەمەن باسی ئەو توێژی دادگەری کۆمەڵاتی کە تاسە دەستنووسە مەبەستم ئەوەیە کاک پەیوەند باشە تۆ کوردایەتی دەکەی بیکە بەڵام مەدارێکت بە دژایەتی ئیسلام ساز دەبێت زۆر عەجایب بوو جا مسڵمانانیش بەسەر حاڵەتێکی ئێوەدا کەوتمن بە مەلاو فەقێەوە بە مامۆستایانەوە بە خەڵکەکە پێیان شتێکی سەیر بوو جا وەکو گوتم ئەو توێژی دیکەی لە پێشدا بوون بۆیە من بە دەری کابرا دەڵە دەستم پێ کردووە چونکە نەک لە وەنزلی سەدا بەس لە شوێنانی دیکە ئەو کاتە دیارە کۆمەڵە هەبوون دیموکرات هەبوون مجاهیدی خەڵق هەبوون چی نازانم شریکی فیدایی توودە کوردستان ئەو کاتە بوو بە شوێنی هەموو تێدا حەوانەوەی هەموو ئەوانەی کە دژی ئەوە بوون کە پێی دەگوترا ئینقیلابی ئیسلامی و کۆماری ئیسلامی کە تازە سەری هەڵدا بوو 1-2 ساڵ بوو جا لەو توێژانەمان زۆر دەبوو بۆیە من لەوێ دیارە بە پێویستم زانیوە کە وا پێدەچێشتم زۆر لە دڵداکەوە بێتەوە هەنە بۆ هیچ حسابێ بۆ ئیسلام ناکەن باشە تۆ دەتەوێت ئەو ئیسلامی کە من لی شارەزام هاتوو بانگی ئازادی بەگوێی خەڵکدا بدا ئەو ئیسلامی کە من لی شارەزام دەفەرمێ لعنەت لە زاڵمان ئەو ئیسلامی لێ شارەزام لەگەڵ مستەضعفین و چەوساواندا ئەو ئیسلامی لێ ئەم لێ شارەزام هەر میلەتێکی مەزڵوم دەستی دابێتێ بەڕێی خۆی پێ لە ئاوێ دەرهێناوە پێی خۆی پێ لە مەزڵومیەت دەرباز کردووە سربەخۆی پێوە دەستێناوە پێی ئازاد بە پێی سەربەز بووە عەجایب ئێوە لێرە دەتانەوێ خەباتی ڕزگاری خوازی بکەن بەڵام حساب بۆ ئیسلامێک ناکەن کە داینەمۆی خەبات و بەرخۆدان و شۆڕژێڕی و بانگی زوڵاڵی ئازادی بەگوێی خەڵک دادانە بۆچی حسابی بۆ ناکەن ئەوە لێرەوە وەکو گوتم ئەوە پێشەکی هەبووە ئەوە وەکو بڵێ دەرەنجامێک بۆ پێشەکی دیکەی هەبوون کە پێشتر ئەو مشتومڕ و توێژانەمان زۆر دەبوو کە من دەرفەت نییە تەمان ئێستا باسییان کەم جا ئەوە لێوە پەیدا بووە دەرەنجامێک بۆ نەک بڵێ پێشەکی مامۆستا ئەگەر تۆ کام پرسیارەکەی کابرا وەکو ئەوەی کە کوردەواریڵە نۆ هەنجی لە دارێکا دۆزی بێتەوە بە فرسەت ێزانێ
ئەوش على ئاساس کۆمەڵێک بەڵگە و دەلیل و بورهانی هەیە کە داخی دڵ خۆی بە ئیسلام بڕێژێ. بە تایبەتی وازانم 3 تا 4 خاڵ ڕیزەکە لەسەر ئیسلام کە ئەو ڕخنەیەکە بۆیش لە سەرەتای وتم جاری وایە پرسیارەکانی کەسی بەرامبەریش ڕەنگە پرسیارێکی جەوهەری بوون ڕاستە تۆ بە شێوەیەکی ئەوانە بەرپرس بوون ئەوانە بەرپرسی حقیقت ئێستا لە یادم نییە چکە ناوەکانیانشم پێما بێت نەپرسی چکە من بەڕاستی ئەمە یەکێک داوەتی کردبووین من هەم بۆ خۆم غەریب و ئاوەرە بووم لەگەڵ فەقێ 3-4 مامۆستا و فەقێ ئەمەی داوەت کردبوو ئەوانش یان ئەوانیش دژی داوەت کردبوو یا ئەوانیش لەو کاتەدا هاتنی دێ من نەمدەناسین بەڵام ئاوا یعنی ئاوا بوو نەک بڵێ شتێکی ئیتیفاق لەسەرکە تا من بزانم چێ و چێن و پلیان چیە بەڵام دیار بوو بەرپرسی باڵا بوون و کادیری شارەزا بوون. مامۆستا ئەڵێ لە خاڵی دووەمیانە ئەڵێ ئەو عەرەبانەی کە هاتبوون بە ناوی دینداری و واروەها بڵاوکردنەوەی ئاینەوە هاتبوون بەڵام کە قاسیان جێگیر بوو کە ئیستقراریان وەرگرت ئیتر کەوتنە چۆن ئەڵێ بە جۆرە لە جۆرەکان بە زمانی ئێستا جۆرێک لە تعریبکردن ینی بەو مانای کە هاتن ئیتر گرنگیان بە سلوک و ئەخلاقیات و ئەدەب و ئەوانەی خۆیاندا واتە بە جۆرە لە جۆرەکان هەتاکو جێگیر بوون باسی ئیسلامیان کرد بەڵام کە وەختی کە جێگیر بوون تر عادات و عرف و تەقالیدی خۆیان هێنا بەڵامیان کردەوە لە چۆن ئەڵێ لە کوردستانە قسەکە لەسەرەوەی مامۆستا ئەمە خاڵیە لە حقیقەت ینی بابڵێ حقیقەتی تیان نییە نەوەڵا هیچ حقیقەتی تیان نییە بەس باشە مامۆستا من پرسیارەکە بە شێوێکی ترەکەم بەڵێ هێباوە دڕۆکەوە حقیقەتی بەس با من ئەم پرسیارە بکەم مامۆستا بۆی جەنابەت بە حڕی خۆت بۆی مەفهومەکەی منش بگات قسەکە لەسەرەوەیە داگیرکاری بە دوو جۆرەکرێت داگیرکاریەکیان بە زۆر داگیرکاریەکیان لە ڕێگای خۆشەویستیەوە ینی بۆ نمونە ئێستا ئەگەر ناوی کوردی بە نمونە وەرگرین ناوی کوردی ئێستا ناوی کوردی زۆرینەی ناوی خولەفای ڕاشیدین و پێغەمبەر صلی الله علیه و سلم وەروەها باوڵێن سەحابە ئەوانن ینی هەتا ئەگەر ناوی کوردیش ئاوا حساب بکەین ناوی کوردی هەڵگری بە جۆرە لە جۆرەکان خەسڵەت و هەروەها شوناس و کولتوری دنیا عەرەبیە بەڵام بەچی بە سیاغەی ئیسلامی ئەم خۆشەویستیش جاری وایە مامۆستا بە جۆرە لە جۆرەکان نابێ بە داگیرکاری نەخێر تا بۆت باس بکەم من لە وەڵامی پرسیارەکەی جەنابەت داوتم نەخێر ئەمما ئەوە کە چات سوڕادی لە نێوانی ئیسلام و کووردا کار لێکی کولتوری و فیکری و ئاکاری و مێژووی بووە ئەوە بابەتێکی دیکەیە بەڵام پرسیارەکەی جەنابەت ئەوە بگوتت کابرا گوتوێت پرسیارەکەی تۆ نەبوو تەوان قسەکەی کابرا بوو بەڵام بەتاکید من زۆر جارە ناچارم پرسیاری ئەوام بکەم تۆ ئەمانە تۆ دەبێ قسەکەی ئەو نەخەڵکێت ئەو گوتوێتی ئەو عەرەبانە کاتی خۆی هاتوون تا جێ پێی خۆیان کردوێتەوە دوایی کە سەقامگیر بوون ئەمجا ئەوەی کە مەبەستیان بۆ وەکو بڵێ ئامانجەکانەوە بۆ بە عەرەبکردن ئەمجا کەوتونە فەرزکردنی شتەکانی خۆیان وەکو بڵێ بە عەرەبکردنی ئەو خەڵکە من پێم وایە کە ئەسڵان ئەوە فڕی بەسەر ڕاستیەوەنی ئەوەیان گوتم هیچ وانیە بۆچی جارێ ئەو موسڵمانانە کە هاتوون بۆ کوردستان و بۆ ئێران و دوایی بۆ ئەولە بۆ ئەفریقیا بۆ کوێ ئەگەر ئیشیان بە عەرەبایەتی بوایە پێشێ لەگەڵ خزمە عەرەبەکانی خۆیان دە بەشەڕ نەداهاتن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو جەنگانەی کە کردوونی جەنگی بەدر جەنگی ئوحود جەنگی ئەحزاب حونەین ئازادکردنی مەکە خەیبەر هەمووی لە نێو چوارچێوەی نێودورگەی عەرەبیدا بووە واتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبەر کافری عەرەب و عەرەبی موشریک نەیپەڕژاوەتە سەر کافری غەیرە عەرەب هاوڵانیش خوا لێیان ڕازی بێ ئەسڵەن ئەو کاتە ئەوە لە مێشک و زەینیاندا نەبووە بێن ئەوە بکەن بە بەڵگەی ئەوە کە وەکو گوتم ئەگەر وا بە لەگەڵ خزمەکانی خۆیان بەشەڕ نەدەن عەرەب بوون قەزێ بە عەرەبکردن بێ خۆ پێشە لەگەڵ عەرەبە کافر و ملهوڕەکانی خۆیاندا تێک گیران ئەوە بەڵگەیەک دوای کە هاتووشن لە کتێبەکانی مێژوودا البداية والنهاية ابن كثير لا الكامل في التاريخ ابن الأثير لا تاريخ طبري لا سرچاوەکانی دیکە هاتوون گوتویان ئێمە هاتوین پەیامێکمان پێ خوا بۆ پێغەمبەرێک لە نێو خۆماندا پەیامیشی ناردووە ئەگەر وەرتان گرت ئەوە ئێمە هیچ ئیشی دیکەمان نییە بۆ خۆتان ئەو ئاینە بەڕێوە بنوێ بە دەگەڕێنەوە ئەگەر وەرتان نەگرت باشە وەرتان نەگرت قەیناکە بەڵام مەبنە پەرست لە ڕێدا لێمان گەڕێن با ئێمە
ئەو پەیامە بە خەڵکی دیکە بگەێنی چونکە بوو ئەو کاتە چێ دژی ئەو پەیامە بووە دەسەڵاتدارانی ڕۆم و فارس ئەوانەی کە دەوڵەتیان هەبوو ئەوانەی کە حکومڕان بوون خۆ خەڵکە ڕەشوڕوتەکە نەبووە جا دوایی تەماشا دەکەی ئەو هاوڵانە خوالیان ڕازی بێت دوای ئەوە کە پەیامەکەیان گەیاندووە خەڵکەکە موسڵمان بووە بە خۆیان گەڕاونەوە کەس نەماوە تۆ حکمی میراتی بکە حکمی بنەماڵەیی بکاتەوە ئەوانە لەبەرەوە ئەو قسەیە ئەوە فڕی بەسەر ڕاستیەوە نییە کە ئەوانە هاتبن وەکوڵێ مەبەستیان سەپاندن و سەقامگیرکردنی کولتوری عەرەبی بێ نەک ئیسلام نەک پەیامی ئیسلام ئیشیان ئەوە بوو بێت و بەڵام بە بیانووی ئیسلامەتی و هاتون ئەسڵ ئەساسی نییە بەڵام دوایی ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا ئەوە ڕاستە بەڵێ کارلێک بووە نەک تەنیا لە نێوانی ئیسلام و کورددا ئیسلام و فارس تۆ تەماشای زمانی فارسی کە سەتا هەفتای مفرداتی زمانی فارسی عەرەبیە تەماشای زمانی ئوردو کە تەماشای زمانی هیندی بکە بەڵکو تەماشای زمانە ئەوروپیەکان بکە زۆر زاراوەی طبی و جوغرافی و ئەوانە ئێستاش لە نێو زمانە ئەوروپیەکاندا هەن بۆ چونکە ئەو کاتە زمانی عەرەبی وەکو بڵێ زمانی زانست بووە ئەمجا ئەو کەسە فارس بووە ئەفغان بووە کورد بووە ئەوروپی بوو هەر کەسێک بووە ناچار بە ئەو زاراوانە بەکاربێ چۆن ئێستا زمانی ئینگلیزی زمانی زانستە ئێستا خەڵک دەڵێ تەلەڤیزیۆن دەڵێ کۆمپیوتەر دەڵێ ئەنتەرنێت وانە خۆ بەڵێ مەسەلەن لە ئێران لە زیاتی بڵێن تەلەڤیزیۆن دەڵێ سەدا و سیما وانە بەڵام تەلەڤیزیۆنەکە زیاتر ئەوەیە مەبەستمەوەی و هیچ گرفتێکیش نییە کە تۆ میلەتێک شتێکی بەرهەم هێناوە ناوێکی خۆی لێناوە تۆ بەو ناوەی کە ئەو لێناوە بەکاری بێنی جا مەبەستمەوەیە دوای کارلێک کە دەبێ لە نێوان ئەو زمانی ئەو نەتەوەیەدا کە هاتۆ پەیامێکی تازەی پێ هێناوە یا خۆی حەزارەت و شارستانێتێکی هێناوە یا کولتورێکی هێناوە کە تۆ لێی بەهرەمەندی دوای مفرداتی ئەو زمانە تێکە بە مفرداتی زمانی تۆ دەبێ زمانەکەی تۆ پێ دەوڵەمەند دەبێ زانم لێرە دەمێ ئاماژە بە شتێ بکەن کار پێوە بەداخەوە زۆر جار دەمارگیری تەعەسسوب و داخراوی دەمارگیری ئینسان تووشی سەیر و سەمەرە دەکا تۆ تەماشا بکە ئێستا هەستیاریەک هەیە بە بەرامبەر بە وشەی عەرەبی لە وڵاتی ئێمەدا تەماشای کۆگا و سۆپەرمارکێت و شوێنەکان بکە هەمووی بە ئینگلیزیە باشە چاوی چاوم کوردە خۆماڵیەکەی خۆمان ئەتۆ هەستیاریت هەیە بە زمانی عەرەبی بەڵێ جاخۆ ئەو وڵاتەی تۆ سایکزبی کۆ دابەشی کردبووە سنووری بۆ داناوە سایکزبی کۆ لە نێوان ئینگلیز و فەڕەنسا و رووسیادا بووە خۆ تۆ دەبوو هەستیاریت بەرامبەر بۆ بێ کە وڵاتەکەی توی وەکو گۆشتی خێرە بەشیوەتەوە نەک عەرەبێکی کە بۆ خۆشی وەک تۆ دەستە پادشە بووە وڵاتەکە ئەویش هەر دابەش کراوە نەک فارسێکی کەویش وەکو تۆ دەستە پادشە بووە تەبەن ئەمن دەڵم هەر کەسێ زوڵم کە زوڵم هەر زوڵمە عەرەبی کە فارس تورک بەڵام لە ڕاستیدا ئەو زوڵمە مێژوویەی ئەو ستەمە مێژووی لە کورد کراوە سایکزبیکۆ وەزلهێزەکان کردویانە نەک هەر لە کوردی لە عەرەب و فارس و تورکیشان هەر کردووە جا مەبەستمەوەیە ئێستا هیوا هەیە هەمووی غەمی ئەوەی دەی بە زمانی کوردی لە وشەی عەرەبی بژارکەین جاخۆ زمانی فارسی لە وشەی عەرەبی بژارکەن هیچی لە نامێنێتەوە زۆر شتێکی باوە کە دەڵێن ئەو ڕستەیە کە دەڵێ ئیستیعمالی دوخانیات ئەکیدەن مەمنوع ئەست تەنیا ئەستەکەی فارسیە وانە لە لای پۆمپی مەزینە ئیستیعمالی دوخانیات ئەکیدەن مەمنوع ئەست بەس ئەستەکە فارسیە ئەوی دیکەم و عەرەبیە چی مشکلەشیان نییە ئەمن پێم وایە ئەو میلەتانی کە هەست بە بێهێزی دەکەن ئەوەی لە دەروونەوە تێدەشتێن کە من پێم وایە ئینسانی موسڵمان ئەو هەستەی نییە بەڵام خەڵکی عەلمانی کە نێوڕۆکێکی بۆشیان هەیە لە بەرامبەر فەرهەنگ و کولتوری بێگانەدا هەست بە بێهێزی دەکەن پێیان وایە دەبێ هەرچی زۆر خۆ دەرباسکەن خۆ قوتارکەن لەو مفردە وشانەی کە تێکەڵی بوو جا من بەستمەوەی جا تۆ باشە بۆ لە وشە عەرەبیەکان خۆ دەرباز دەکەی ئەی بۆچی لە شوێن وشە عەرەبیەکان وشە ئینگلیزی دادەنی دێ تۆ باشە وشە ئینگلیزیەکانی بەکارمێنە کە هەموو ناونیشانی کۆگا و دوکان و شوێنە گشتەکان تەمەشان بۆتە ئینگلیزی باشە خۆ ئەو ئینگلیزە کاتی خۆی سایکزبی کۆی وەرکردەوە خۆ بە عەرەبی پەیمانەکەم وەرنەکراوە لە نێوان وڵاتانی عەرەبیدا نەبووە کە تۆ هەر هەستیاری بۆ وڵا لە بەرەوەی عەرەب داگیرکاری کردووە جا خۆ ئەو داگیرکاریە ئینگلیز و فەڕەنسا و ڕووس و زلهێزانی ئەو کاتە زەمینەیە خۆش کردووە کە دوایی پارچەیە لەو کوردستانیان
بەستۆتەوە بە عراق و پارچێکی بە سووریا و پارچێکی بە ئێران و پارچێکی بە تورکیا و چێوای کردووە خۆ عرب و فارس و تورک وهێن نەکردووە مامۆستا لە شوێنێکی تر جا بەستم ئەوە بڵێم کە زمانەکان پێکەوە تێکەڵ دەبن ئاوێتە دەبنە هۆی دەوڵەمەندکردنی یەکدی زمانی کوردی کە وشەی عەرەبی تێکەڵ دەبێ وشەی فارسیشی تێکەڵ بۆ ئەوروپیشی تێکەڵ دەبێ ڕووسیش ئەو زمانە خۆ دەوڵەمەند دەبێ یعنی گرنگە ئەو شانە بە شێوەیەکی ڕێک بتوانێنە خۆیدا حەلی کا و هەزمی کە ئیستیعابی کا زمانەکە پێی فراوان دەبێ و پێی دەوڵەمەند زۆر باش مامۆستا لە شوێنێکی ترات جەناب دەفەرمووی ئەو مەسڵمانیان هاتنە کوردستان خستیانە ژێر ڕچێفی خۆیان بە نازی داگیرکاری و تاڵانکردن نەهات بوون بەڵێ قسەکە لەسەر ئەوەیە بە نیازی تاڵانکردن و تاڵان و بڕۆ نەهاتوون قسەکە ئەوەشی لێ نافامرێتەوە کە لەو مێژووە ئەوە ڕوویداوە چکم مامۆستا مێژوو قسەی جیاوازی شکات لەسەر هاتنی مسلمانان کە هەمووی هەر خێر نەبووە ینی بەشێکی قسە لەسەرەوەشەیە کە شەڕ ڕوویاوە خوێن ڕێژی کراوە ڕابگەر نەحەقیش کرابێ تەنانەت بڕۆژ ئێمە دیفاع لە ئیسلام دەکەین ئەمە دیفاع لە کۆی مێژووی مسلمانان ناکەی هیچ کەس هیچ عاقڵشتی وا ناکە ئەخر مامۆستا ئەگەر بە ئیسلام کرد مەسەلەن بۆ تعریب نهاتن بە عەرەبکردن نهاتبن بۆ ئیسلامکردنیش هاتبن مامۆستا ینی ڕەنگە هەندێک ڕوودا دەزانم بەڵام دەبێ مێژوو خۆی بژاردرێتەوە نەک لە پشت پەردەی ڕەشەوە تەماشایکەی نەک لە ژێر بە چاویلکەیەکی دیکە تەماشایکەی وەکو خۆی بیبینە ئەوان هاتوون خۆی بکوتم لە مێژوودا تەسبیتە ینی لە مێژوودا چەسپێنراوە هاتوون گوتیان ئەمە هاتووین بۆ سێشت یا ئەو ئیسلامی کە هاتوو خی تاالە بۆ پێغمبەری خاتەمی نردووە کە لەنێو ئێمەدا هەیە بەڵام ئەو پێغمبەرە خوا بە هەموو بەشەریەتی نردوم ئەرسەلناکە لا ڕەحمەتەن للعالەمین ئێمەش وەکو گەیاندنی پەیامی ئەو پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو هاوڵانی ئەو پێغمبەرە و درێژە پێدەرانی ئەو کاروان و پەیامە هاتوین ئەو پەیامان لێ وەربگرن لێمان وەردەگرن ئاینەکە بۆ خۆتان جێبەجێکەن و بەدەگەڕێنەوە هیچ ئیشمان بەسەرتانەوە نییە وتەمە لە مێژوودا چەسپێنراوە لێمان وەرناگرن ئەمە ناڵێن بە زۆر مسڵمانتان دەکەین چونکە لا ئیکراها فی الدین باشە لێمان گەڕن بعد دەنگمان بگاتە ئەو خەڵکە ئەگە وەریان گر باشە وەریان نەگرمە دەگەڕێنەوە خۆ بە زۆر ئەوە نابێ ئەوە کە باسی سەرانە کراوە سەرانە جزیە ڕەمزی ئاشتەواییکردنی ئەو قەوارە سیاسیە بووە لەگەڵ ئەوانەی کە پەیامی ئیسلامیان هێناوە تۆ ئامادەی سەرانە بدەی واتە ئەتۆ ئایا لەگەڵ ئەو قەوارەی ئیسلامدا دژایەتی ناکەی کە دێ ئەو پەیامە بگەێنە بە شێوێکی ئاشتیانە ئەگەر ینی تۆ هەڵویستێکی ئاشتیانت نابێت لەگەڵ سوپای ئیسلامدا لەگەڵ قەواری سیاسی ئیسلامدا کە خۆی بە مولزەم دەزانێ ئەو پەیامەی پێغمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام کە خوا دەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا کافەتەن للناس بەشیرە وەنەدیرە تۆمان نەناردوو مەگەر بۆ تێک ڕای خەڵکی موژدەدەر و ترسێنەربی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین تۆمان نەناردوو مەگەر بەزەی خوابی بۆ هەموو جیهانیان ئەوان خۆیان بە مولزەم زانی و بە پابەند زانی و پەیامە بگەێنن ئەگە تۆ لێ ناگەڕێی وەری ناگری لێش ناگەڕێی ئێمە بچین ناو خەڵک کەواتە تۆ بوویە لەوێدا گوتم بوویە خڕەبەردێک کە دەکەوێتە زاری کانیەکەوە نەبوو خۆی دەخواتەوە نەدەیڵێ خەڵکی بخواتەوە دەبێ ئەو خڕەبەردە بێنرێتە دەرێ بۆی مەجال هەبێ ئەو ئاوە زوڵاڵە بێت جامە بەستمەوەی ئەمما دوایە کەم و کوڕی بووە هەڵە بووە و بەتایبەتی دوایی لە سەردەمی ئومەوی و عەباسیەکاندا مەسەلەی بە کۆیلەکردن و کەنیزەک و ینی زێدە ڕۆیی زۆر بووە من بەرگری لەوە لە هیچی ناکەم بەڵام من بەرگری لە هاوڵانی پێغەمبەر دەکەم عەلەیهی سەڵات وسەلام و لە سەرەتای فتوحاتی ئیسلامی کە لە ڕاستیدا هیچ مەبەستێکی ئەوەی تێدا نەبووە ناڵم مەلایکەت بوو بەڵام هیچ مەبەستێکی دەست بە سەرداگرتن و تاڵان بڕۆی تێدا نەبووە بە بەڵگەی ئەوە کە هەر شوێنێک کە ئیسلامیان وەرگرتووە بە شوێنەی لێ باش خۆ حافیز بۆ خۆتان وڵاتی خۆتان بەڕێوە بەرن یعنی پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام قاعیدەی وابووە خەلیفە ڕاشیدەکانی بنچینیان وابووە هەر کەسێک مسلمان بە لەنێو خۆیاندا هەرگەلێک کە مسلمان بە لەنێو خۆیاندا دەستیان نەداوەتە قەوارە سیاسیەکەشیان لە ڕووی ئیداری و ئەوانەوە وەکو حاڵەتێکی کۆنفیدراڵی کاکە چیان لە هەمان شارەزاترە تۆ وەرە برا گەورەیانی یا جاری وا هەیە پێغمبەر سۆسم نامەی ناردووە بۆینە بۆ حکمڕانێک فەرموویەتی ئەسلیم تەسلەم مسلمان بە سەلامەت دەبی
و لە شوێنی خۆش دەتێڵینەوە حکم بە شریعەت کەوتەوە هیچ حکمان بەسەرتەوە نییە. زۆر باش مامۆستا من دوایی کەواتە هەدەفەکە گەیاندنی پەیامی خوا و بڵاوکردن و شریعەتی خوا بوو، نەک ئەوە کە تۆ دەبێ هی من بی و دەبێ باج و خەراجم دێ نەکوێنە وڵاتی خۆتان چۆن بەڕێوە بەرن، بەڵام بە پێی شریعەت بەڕێوە بەرن. لەمە دوا دەبێ دادگەری بچەسپێ مرۆڤ بێ، دەبێ خوا بپەرسترێ نەک بتۆ سەنەم ئیشان بەسەر ئەوە وەزیاتر. مامۆستا لەم بەرنامەیە تەنها 4 تا 5 خولەکم ماوە ئیدین بە پرسیارێکی زۆر گرنگ دوایی دێمەوە سەر مەسەلەی ئەوەی کە پێکترە جزیە و سەرانە پرسیارێکی تایبەت بە ئەوە شەکەم. بەڵام ئێستا با بگەڕێنەوە بۆ ئەو سەرەتایی کە مغیرەی کوڕی شوعبە بە نوێنەرایەتی سعدی کوڕی ئەبی وەقاص دەچێت بۆ لای ڕۆستەم فەرماندەی سوپای فارس کەوا کرێ بڵین بە سەرەتایی مەسەلەی ئەوەی کە پێکترە غەزا یاخود با بڵێن کە دواتر شەڕ و وەروەها کوشتاریشی لەیەکەوێتەوە. قسەکەمان لەسەر ئەوەیە کە ئەچێت بۆ لای ڕۆستەم زۆر قسەی هەیە کە دەیسلمێنێ، یعنی ڕۆستەم نەرمێکی زۆر ئەنوێنێ مامۆستا تەنانەت لە وەڵامیشا جەنابەت وەکو خۆی نەقڵت کردووەڵی ڕۆستەم وتی بە نوێنەرەکەی سەعەد وتی نوێنەرەکەی سعدی کوڕی ئەبی وەقاص پێڵێ ئێوە موسڵمان بوون و ئێمە ڕێزمان لێگرتن واروەها ئازارمان پێ نەگەیاندن، ئێستاش ئێوە بگەڕێنەوە ئێمە ڕێگەی تجارەتان لێ ناگرین. مامۆستا ئەی ینی پاساوی شەڕکردنی موسڵمانەکان چی بووکە ئەم نوێنرا تۆ بخۆش دەزانین لە ڕوانگەی دیبلۆماسیەوە ڕێگەگرتن لە شەڕ و واروەها قسەی عەقلانی و ئەوانە هەمووی پێگوترێ شتی باش لە ڕوانگە دیبلۆماسیەکەوە. پاساوی شەڕکردنی سوپای موسڵمانان لەگەڵ هەروە لەگەڵ ئەو لەشکرەوە دوایی وردە کە دێ گەورە بێ شەڕەکە پاساوەکە چی بوو؟ کاک پەیوەند خۆ تۆ ئەو ڕوبەڕووبوونەوە ئەوە تەمان هەمووی نابێتەوە لە یەک شتدا ببینی. دوای ڕیبعی کوڕی عامیریش کە دەچێت ڕیبعی کوڕی عامیر دەڵێت چی مەبەستەمەوەی خۆ چەند جار شاند چووە هاتووە چووە و ئەوانە ڕیبعی کوڕی عامیر دەڵێ ئێمە خەڵکێکین نحن قوم ابتعثنا الله لنخرج من شاء من عباده من عبادة العباد إلى عبادة الله ومن ضيق الدنيا إلى سعة الدنيا والآخرة ومن جور الأديان إلى عدل الإسلام. أوانا خۆ نەهاتوە داوای لێ بکە وەڵامە دەرفەتی بازرگانی مان بدەن، یعنی بە ئامانجێکی اقتصادیەوە نەچووە، سوپای ئیسلام بە ئامانجێکی عسکەرتاری سوپا سالاریەوە نەچووە، بە عسکەر سالاری کە خۆی فەرزیا بەسەر میلەتێکی دیگە هاتووە دەڵێ من ئەو پەیامێکمان پێ خوای پەروەردگار و پەیامی بۆ پێغەمبەری خاتم نادووە لێم گەڕێ بیگەینە ئەو خەڵکە ئەو تەمە لێ نەگەڕاوە. بۆچی لێ نەگەڕاوە کاکە پەیوەند؟ خۆ تەمەلوکو ئێستا نەبوو، ئێستا ئەگە دەوڵەتێکی ئیسلامی پێویستی بۆ دەکا نا بۆ ئەوە تەکنۆلۆژیای معلوماتی و پەیامی خۆت بە هەموو دنیا دەگەێنی. بەڵام ئەو کاتە باشە ئەو ئیسلامە هاتووە بۆ کە خەڵک لە کۆلایەتی ڕزگار کات. باشە ئەو ئیسلامە چۆن بگاتەوە خەڵکە کاکە لێمان گەڕمچی ناو خەڵک نەخێر نابێ. باشە دەوەرە لێمان وەربگرن پێکەوە دیالۆکەین نەخێر وەری ناگرین. لە ڕاستیدا ئەوانە لە فیتی خۆیان گەیشتوون. کاکە ئەو کوردەی کە هەندێک لە خەڵک هەندێک شت دەنووسێ کە کوردستانیان داگیر ئەو کوردە بۆ خۆی بڵێ بەشەکەی ڕۆژهەڵاتی مستعمەرەی فارس بووە و ئەوی دیکەشی مستعمەرەی ڕۆم بوو خۆ نەبێت خۆ دەوڵەتێکی کوردی نەبووە قەوارەیەک نەبوو هەر میلەتەکەش بۆ خۆی لە ژێر دەست بووە باج و خەراج و پیتاکیان پێکۆکراوەتەوە بۆ دوو دەوڵەتانە هەر بۆیە کورد تەماشا دەکەی مەگەر چۆن ئەگەرنا هەمووی بە شوێنەی ئەو ئیسلام هاتۆتە ژێر دەسەڵاتی ئیسلامەوە هەر تەماشا دەکەی کە نوکەڕمەکەی سوپای فارس دەشتێ دوای ئەو هەموو شارانەی فارس باشە کیسرا و ئەو بۆچی لە هیچ شوێنە خۆ ناگرێتەوە لەبەرەوە کە زانیویانە ئەو خەڵکە مەزڵومە زانی وەڵای ئەو ئاینە کە فەرقمان پێ ناکە بۆ وێنە لێکی لە دیالۆگەکاندا دەڵێ کە تەماشایکت سەزدەیان بۆ کڕژدا هات بوون بۆ ڕۆستەم تێمە پێمان دەگەیشت ئێوە خەڵکی حەزارەت و متەمەدین و شارەزان کەچی هەندێکتان کۆی لە هەندێکتان دەڵێ لە بینی خوان دەکتیان سەدەقە وەڵڵاهی دەبن بە زمانی خوان دیارە گوتوانە وەڵای ڕاست دەکا ئەمە وانین ئەمە هیچمان ناپەرسین بەس خوا دەپەرسینەوە بۆچی بۆ کابرا دەنوشتێنەوە هەتا لە شوێنێک دەڵێن دەبێ بۆی بنوشتێەوە بۆی بچێ ڕووکە دەڵێ من ئەگەر لێ دەگەڕن ئاوا دێمەگەنە نایەم مەبەستەمەوە کە لە ڕاستیدا خەڵکەکە دوایی کە چاویان ڕوون بۆتەوە کاکە پەیوەند
دوای ئەوەی کە چاو پێچی دەسەڵاتیان لەسەر چاولاچووە توانە ئەوە ئێمە لێ دەگەر ئەوەیە کە دەڵە نابێ فەرق بە کەس بکرێ وەکو یەک بن. مامۆستا مەجای پرسیاری ترم نییە باقی ئەم دیالۆگەمان ئەم گفتوگۆمە هەڵەگرین بۆ ئەڵلقەکانی ئەڵقەی چواردەم. بەڵێ زۆر سپاس دەکەین. سەلامەتی کاکە پەیوەند. بەڵێ خۆشەویستان بەم شێوە گەشتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەشمان تاکو بەیە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێرم.